المسيرة السياسية في العراق، الرئيسي سياسي العراق، وكانت هذه الزيارة أو المشاركة أم سردانەیە یەکەمین بەشدار بوو، یەکەمین بەشداریکردن بوو، یەکەمین سەردان بوو لەم چوارچێوەی دابێت. هەر لەبەر ئەوەش ومن منطلق لەم پێوەدانگەی شەوە سیاسەتی دەرەوەی عێراق کە لەم پێوەدانگەوە جەخت لەوە دەکاتەوە کە پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دراوسێ بەهێز بکەین، هەروەها فراوانیشیان بکەین ئەم پەیوەندیانە لەگەڵ وڵاتانی دراوسێ دەستمان کرد بە بەهێزکردنی و پارەپێدانی ئەم پەیوەندیانە لەگەڵ وڵاتانی کەنداو لە چوارچێوەیشدا لەسەر ئاستی دوولایانە و لەسەر ئاستی هاریکاری کەنداویش لەم کۆبوونەوەیدا گفتوگۆ کرا لەسەر کۆمەڵێک لایەنی سەرەکییان پەیوەست بوو بە چۆنیەتی بەهێزکردنی پەیوەندی ئابوووریەکان لە نێوانماندا. دەزانن کە بابەتی کارەبا بابەتێکی هەستیارە و بابەتی گرنگیشە. لەو گفتوگانی کردمان بابەتێکی گرنگ بوو، پێکەوە بەستنی کارەبایی جا لە چوارچێوەی پێکەوەبەستنی تۆڕی کەنداو یاخۆت پێکەوەبەستنی کارەبای عێراق ڕاستەوخۆ بە سعودیەوە یەکێک بوو لە بابەتی گفتوگۆکانمان. هیواداریشین بگەینە ئاستی کۆتایی لە چوارچێوەی پێکەوەبەستنی کارەبای عێراق بە کەنداوەوە، بە تایبەتی پێکەوەبەستنی کارەبای عێراق بە کەنداوەوە کە بە وڵاتی کۆیتا تێدەپەڕێت بەرەو بەسڕە. دوێنێش میوانێکی بەڕێزمان هەبوو و برایەکی بەڕێزمان نابوو لە کۆیتەوە هاتبوو، شێخ سالم سوباح، گفتوگۆمان کرد بە شێوەیەکی ورد دەربارەی پەیوەندیە دوولانەکانی عێراق و کوێیت، هەروەها چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆسیانەی کە هەڵپەسێنراون لە نێوان هەردوو وڵاتان ماون. ئەمڕۆژ هەروەها جارێکی دیکە گفتوگۆمان لەسەر هەندێک لایەن کردەوە کە پەیوەستن تەنەک تەنها بە کۆیتەوە بەڵکو بە وڵاتانی کەنداو بە شێوەیەکی گشتیەوە. ئێمە هانی کۆمپانیەکانی وڵاتانی کەنداو دەدەین بۆ ئەوەی وەبەرهێنان لە عێراقا بکەن. ئێمە پێویستمان بە وەبەرهێنان هەیە. کۆمپانیەکانی کەنداویش لە زۆر وڵات وەبەرهێنان دەکەن، زۆریشیان لە وڵاتانی دوور لە کەنداو وەبەرهێنان دەکەن. ئێمە پێویستمان بە وەبەرهێنانی وڵاتانی کەنداو لە عێراقدا. دەرگاکانی عێراق هەمیشە کراون بەڕووی ئەو کۆمپانیانەدا. هەروەها گفتوگۆشمان کرد دەربارەی چۆنیەتی دەستەبەرکردنی کاری کۆمپانیەکانی کەنداو لە ناوخۆی عێراقدا. هەندێک کۆمپانیەکان نیگەرانی ئەمنیان هەیە، هەندێکیان نیگەرانی داهاتویان هەیە. هەر لەبەر ئەوەش بەشێک لە گفتوگۆکەمان تەرخان کردبوو بە ئەم بابەتە، بە تایبەتی مامەڵەکردن لەگەڵ سندوقی سیادی و سندوقی تایبەت کە کاری ئەم کۆمپانیانە دەستەبەر دەکات و جێگیری دەکات لە عێراقدا. گفتوگۆمان کرد دەربارەی ئەم حکوومەتە، حکوومەتی بەڕێز سوودانی، حکوومەتی پێشکردنی خزمەتگوزاریەکانە، حکوومەتێکە دووبارە داڕشتنەوەی چوارچێوەی ئابووری عێراقی لە بەردەسایە، هەروەها حکوومەتێکە کار دەکات بۆ فرەچێشنکردنی ئابووری عێراق. هەر لەبەر ئەوەیش لەم بوارەیەدا کۆمپانیەکانی کەنداو دەتوانن کار بکەن لە عێراقدا و دەتوانن پشتیوانی حکوومەت بکەن بە تایبەتی لەو بوارانەی کە باسم کرد. ئەم حکوومەتە کۆمەڵێک هەنگاوی ڕوونی هەیە لە بواری وەبەرهێنان لە غاز